قژی سوور چۆن لە نەفرەتێکەوە گۆڕا بۆ سیمایەکی جوانی بەسترایەوە بە جادوو بەختێکی خراپ و سووتانێکی بە ئازار هەتا مردن. هەندێکیان دەیانوت ئاگریان لە دۆزەخەوە دزیوە. بە درێژایی سەدەکان قژ سوورەکان چەندین چیرۆک و ئەفسانەیان لەسەر وتراوە. قژی سوور ڕۆژێک لە ڕۆژان هۆکارێکی تەواو بووە بۆ کوشتن. پێیان وابووە پەیوەندیان لەگەڵ شەیتانەکاندا هەبووە. ئەفسانەی کۆنی یۆنانی دەیوت دوای مردنیان دەبنا خوێنمەش. بێگومان هەموو ئەم باسانە تەنها ئەفسانە بوون و هیچ ڕاستیەکی تێدا نەبووە. بەڵام تشتێک قژ سوورەکان جیا دەکاتەوە. قژ سوورەکان دەگمەنن. قژ سوورەکان نزیکەی لە سەدا دوی دانیشتوانی جیهان پێک دەهێن و زۆربیان لە وڵاتانی ئەوروپای ڕۆژئاوا بڵاو بوونەتەوە. چەندین تایبەتمەندیان هەیە کە جیایان دەکەنەوە. لەگەڵ هەڵکشانی تەمەنیاندا ڕەنگی قژیان دەگۆڕێت بۆ ڕەنگی خۆڵەمێشی. هەرچەندە قژیان تەنکترا بەڵام لە چاو ئەوانی تر پڕتر دەردەکەوێت. هەروەها زیاتر هەست بە ئازار و گەرما و سەرما دەکەن و کەمتر ئەگەری توشبوونیان بە هەندێک جۆری شێرپەنجە هەیە. بەڵام ئەوەی زۆر سەیرە لە تایبەتمەندیە ناوازەکانیان ئەوەیە کە پێویستیان بە بڕێکی زیاترە لە مادەی بێهۆشکەر لە کاتێکدا کە نەشتەرگەریان بۆ ئەنجام دەدرێت. لێرەدا پرسیارێک دێتە ئاراوە: بۆچی مرۆڤ بە قژی سوورەوە لەدایک دەبێت؟ قژ سوورەکان جیناتێکی تایبەتیان تێدا دروست دەبێت کەوا دەکات بە قژی سوورەوە لەدایک بن ئەگەر دایک و باوکیشی قژیان سوور نەبێت. لە مێژوودا ئەم جۆرە مرۆڤانە گۆشەگیر کراون. بەشێکی زۆری ئەو ئافرەتانەی کە خاوەنی قژی سوور بوون سووتێنراون. بەڵام ئێستا ئەم سەرنجڕاکێشیە بووەتە تایبەتمەندیەکی جوانی و هەندێک لە بەناوبانگترین قژ سوورەکان کەسایەتیان ناودارەکانن.